هەواڵان سلااوتان لەبێ. بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان گەرمترین پیرۆزبایی ئاراستەی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و پێشمەرگە دێرینەکان و کادرە تێکۆشەرە دێرینەکان و کادر و ئەندامان و لایەنگران و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم. شاراوانیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە کە مێژووەکەی پڕ لە سەروەری و چیرۆکی نەبەردی و قارەمانی، بەڵام یەکێتی تەنها حزبێک نییە کە لە ڕابردوودا دەژی، بەڵکو حزبێکە کە ئەمڕۆ خەبات دەکا لە پێناوی ئایندەیەکی گەشتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە دوا بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێتی بە شێوازێکی نوێ هاتەوە ناو جەماوەرەکەی خۆی، بەڵێنی ئارامیدا، بەڵێنی زیادکردنی هەلیکاریدا، بەڵێنی باشترکردنی خزمەت گوزاریەکانیدا، بەڵێنیدا کە ئەو متمانەی کە لە کاتی بانگەشەیە دەنگدەری یەکێتی دای بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەڵێنە ئەو متمانەیە بە فێڕۆنەدا بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانی خۆی، بۆ بە فێڕۆنەدانی ئەو متمانەی دەنگدەر و جەماوەرەکەی خۆی، بۆ بەهێزترکردنی هەرێمی کوردستان و بۆ باشترکردن و جوانترکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی ئەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو تەحەدانەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی کوردستان و یەکێتی و عێراق بوونەتەوە. بۆ ئەوەی بە باشترین شێوە بتوانین ڕوبەڕووی ئەو تەحەدانە ببینەوە یەکێتی ئەبێ خۆی بگونجێنێ، ئەبێ خۆی نوێ بکاتەوە و باشترین ڕێگا بۆ خۆ نوێکردنەوە بەستنی کۆنگرەیە. لە زاخۆوە تاک و گەرمیان داوای کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان پێ ئەگات کە داوای کۆنگرەکەن. منیش دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی ئەو کادر و ئەندامە دڵسۆزانە یەکێتی نیشتیمانی کوردستان و منیش داوای کۆنگرەکەم. کۆنگرە بۆ نوێبوونەوە، کۆنگرە بۆ بەهێزکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆنگرە بۆ پیاچوونەوە بە ئۆرگانەکانی یەکێتی، کۆنگرە بۆ پیاچوونەوە بە سیاسەتەکانی یەکێتی، کۆنگرە بۆ گەڕانەوە بۆ سەر ئەو مەبدەانەی کە یەکێتی لە پێناوی دروست بوون، کۆنگرەیەک بۆ داڕشتنی سیاسەتێکی ژیرانە کە بتوانێ ئەمڕۆ کوردستان ببات بەرەو کەناری ئارامی. ئەم کۆنگرەیە داوای کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەتایبەت جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەم کۆنگرەیە ئەبێ ببەسترێ. بۆیە من لەم ساڵیادا دەنگی خۆمە خەمە پاڵ ئەو دەنگانە داوای بەستنی کۆنگرە ئەەکەم، داوا ئەەکەم چیتر بیان و نەدۆزینەوە بۆ دواکەوتن لەم پرسە. یەکێتی پێویستی پێیەتی، کوردستان پێویستی پێیەتی، عێراقیش پێویستی پێیەتی. دووبارە بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی یەکێتی پیرۆزبایی لە هەموو ئەندام و لایەنگران و کادر و دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم. درود بۆ گیانی پاکی شەهیدان، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.